میرنشینی ئەردەڵان ماوە درێژترین میرنشینی کوردی. سەدەی 13 زاینی بەدەر نەبوو لەوەی کە کوردەکان شوێن پێی خۆیان بکەنەوە و فەرمانڕەوایەتی بکەن. ئەگەرچی کورد بەردەوام هەوڵی داوە بووری خۆی بسەلمێنێت، بەڵام هۆکاری ناوخۆ و لە یەکدژی و ناتەبایی کورد لەگەڵ یەکتر هۆکاری سەرەکی لە ناوچوونی دەسەڵاتیان بووە. لە سەدەی 13 زاینی کەسایەتیەکی کورد بە ناوی بابە ئەردەڵان میرنشین و یەکەیەکی خۆبەڕێوەبەری دروست دەکات و دواتر ناوی خۆی دەبێتە ناوی میرنشینەکە. ئەم میرنشینە سەرەتا لە ناوچەی شارەزور و کەرکووک دەسەڵاتدار بوو، بەڵام دواتر دەسەڵاتی بەرفراوان بوو خەتێکی گەورەی لە نێوان ڕۆژهەڵات و باشووری کوردستانی ئێستای پێک دێنا و هەردوو دەسەڵاتی سەفەوی شیعی فارسی و عوسمانی سونی تورکی نەک هەر حسابیان بۆ دەکرد، بەڵکو هەردوو دەسەڵات هەوڵیان دەدا هاوپەیمانەتی لەگەڵ پێک بێنن تا نەکەونە جەنگ لەگەڵیدا. دوایەوەی عوسمانەکان بڕیاری داگیرکاریان لە ئەوروپاوە گۆڕی و بەرەو ناوچەکە گەڕانەوە. کوردستانێکێک بوو لەو شوێنانە. میرنشینی ئەردەڵان لەو کاتەدا لە پێناو نەتوانەوەی تەواوەتی و بۆ لێدان لە دەسەڵاتی سەفەویەکان گوێڕایەڵی بۆ عوسمانیەکان دووپات کردەوە کە بەشێک لە شارەزایانی مێژوو دەڵێن پەیوەستی مەزهەبەکە بوو، چونکە کوردەکان سونی مەزهەب بوون و ئەو کاتە لەژێر کاریگەریدا بوون و عوسمانەکانیش ئەمەیان بە هەلزانی و قۆستیانەوە. ساڵی 1549 شەڕ لە نێوان میرنشینی ئەردەڵان و عوسمانەکان ڕوویدا لە ناوچەی ڕەواندوز. لەم جەنگەدا عوسمانەکان بەرامبەر میرنشینە کوردیەکە تێکشکان. ساڵی 1639 دوای پەیمانی زاهاوی نێوان عوسمانەکان و سەفەویەکان میرنشینی ئەردەڵان سنووری کەوتە ناو دەسەڵاتی سەفەویەکان. ناوەندی دەسەڵاتەکەیان زوو گۆڕانی بەسەردا دەهات، بەڵام لە دواتردا شاری سنە دەکەنە پایتەختی میرنشینەکە. ئەوەی کە لایەنی نەرێنی میرنشینەکە بوو دواتر چارەنووسی بەرەو لە ناوبردن برد. کێشە ناوخۆیەکانی میرەکان بوو، چونکە لە ناو خۆیاندا لەسەر فەرمانڕەوایەتی لا مرملانێدا بوون. دواتر دروستبوونی شەڕ لە نێوان میرنشینی بابان و ئەردەڵان ئەم جەنگە هەردوو دەسەڵاتی سەفەوی و عوسمانەکانی لە پشت بوو، بەڵام کورد لەو کاتەدا نەیتوانی لەو هاوکێشەیە تێبگات و کەوتە داویانەوە. لەسەر هەمان مرملانەی نێوان ئەو دوو میرنشینە قانعی شاعیر دەڵێت: بەفیت و ماڵی عوسمانی لە خوێنی ئەردەڵانیدا سەری نینۆکی سوور بوو لەشکری میری بابانم. ئەسەف دارێک دەبێتە کلکی تەور و دارێتر ئەبڕێ، بە ئەم دەردە گرفتارە سەراسەر خاکی کوردانم. لە میرنشینی ئەردەڵاندا بەپێی سەرچاوەکان زیاتر لە 40 میر فەرمانڕەوایەتیان کردووە کە دەسەڵات و هێزی میرنشینەکە بەپێی هێز و ژیری میرەکان گۆڕانی بەسەردا دەهات. سنووری دەسەڵاتداری میرنشینی ئەردەڵان شارەکانی شنۆ، سابلاغ، ورمێ، مەراغە و دواتر تەواوی سنووری مکریان و شاری سنەش وەکو پایتەخت لە هەندێک وێزگەی مێژوویی بەشی هەرە گەورەی ڕۆژهەڵات و باشووری کوردستانی لە ژێر دەستدا بوو. ئاخۆ دەبێ ئەو ڕۆژە بێ کاوەی کوڕم جانتای سەفەر کاتەشانی. ئاخۆ دەبێ ڕۆژە هەبێ کاوەی کوڕم جانتای سەفەر کاتەشانی. گەڵاڵانی بەرگارازی شاری سنا هاوارکەم سلێمانی سلێمانی. لایەنی ڕووناکبیری و ڕۆشنبیری لە سەردەمی ئەردەڵاندا میرنشینی ئەردەڵان لە سەردەمی حکومداری و دەسەڵاتیاندا خزمەتێکی گەورەیان بە بواری ڕووناکبیری کرد و دەیان کەسایەتی مەزن لە سەردەمی ئەواندا دەرکەوتن. لە ناویاندا خوسرە بەگی جاف، مەلا محەممەدی شەریفی قازی و مەستورەی ئەردەڵان کە مەستورە یەکەم ژنە مێژوونووسی کووردە لە هەمان کاتدا و هاوژینی میر خەسرەوخانی ئەردەڵان بووە و نالی شاعیریش کە ئەو کاتە لە سنە دەخوێنێت لەسەر هەمان کەسێتی شعرێکی بە باڵادا نووسیوە: خسرەوم ئێشم خسرەوم ئێشم جەجەورت فەڵەک ناسۆرە نێشم جگەرکەی لهون هەناسە سەردم ئەسرین سەروازن بە چێفرەی سەردم خصوص فیدات بام شای کەمەرلاڵم ئیمشەو جەسۆزش جگەر زوخاڵم پەرێ ناکامی مەگرەوام وەتاو جەبەڵ بەختی وێم سەرنیا وەخاڵ خسرە و وید وەفەر خەسرەوانەوە نیشتە بیدنە سەدر کتێبخانەوە مەواچی ئەوەڵ نەوجەوانیتەن ئیبتدای سوور و کامرانیتەن گۆشت و ئاواز ناڵەیە هەن بێ خاوترت مەسوور لە سەدای چەند بێ
نەشومی بەخت نەحسی سیاچار خەسرەوم نەخاو ناگابیم بێدا دینە ئەساسەی خەڵوەت نەشاهن تەنیایی مەحسوون دەروون سیاهن طلوعی سوبحەن هەوا لۆلۆڕێز ئاما بە یادم ئەو بەزمە پەرێز و نەرمە نەرمێ دەست کردم وەشین لە نامی خەسرۆ بە دیدەی نەمین باتم خەسرەوم فیدای فەوتت بام قوربانی مەستی بادەی مەوتت بام لە بواری تەلارسازیشدا قەڵاکانی زەڵم، پڵنگان، مەریوان، حەسەن ئاوا کە بەشێکیان ئەم ڕۆژماون بینا کردووە تەنانەت ماڵەکەی مەستورە و خەسرەوخان لە ئێستادا بۆتە شوێنێکی گەشتیاری لە ڕۆژهەڵاتی کوردستان بەشێک لە میرەکانی میرنشینی ئەردەڵان بابە ئەردەڵان، دامەزرێنەر، میر کلۆڵ، مەئمون، تەیمورخان، هەڵۆخان، خان ئەحمەدخانی کوڕی هەڵۆخان و زاوای شاعەباسی سەفەوی، ئەمانوڵڵا خان، خسرەو خان، بێگەبەک، سوورخار بوو، سلێمان خان. نزیکبوونەوەی قاجارەکان لە میرنشینەکە داهاتووی میرنشینەکەی خستە مەترسیەوە و بەرەو لاوازی گەورەی بردو دواتر هەر لە سەردەستی ئەوان لەناو براو بەمەش کۆتایی بە درێژترین ماوەی حکومڕانی میرنشینی کوردی هات.